ئازیزانی کورسات نیوز سڵاوتان لەبێت ئەم ئێوارەیەش لە بەرنمەیەکی نوێی فایل و دیاردەوە لەگەڵتانە بین. ئەم ئێوارەیە فایل و دیاردەمان تایبەت کردووە بە کێشە و گرفتی خانەنشینان لە هەرێمی کوردستان. ئەوانەی کە ساڵانێک لە دەوائیرەکان خزمەتەکەن، مامۆستایە و نەوەیەک پێدەگەێنێ، فەرمانبەرە و تەواوی تەمەنی خۆی بۆ خزمەتی خەڵک و لە پێناو کارەکەی تەمەنی خۆی بە فیڕۆ دەدات، دوای ئەوەی کە ناچار دەکرێت بە پێی یاسا خانەنشین بکرێ، بەڵێ ئەو ڕازیە بەوەی کە خانەنشین بکرێ، بەڵام بە موچەیەکی باش بەوەی کە ئەو کاتەی کە فەرمانبەرێک یا مامۆستایەک یا موچەخۆرێک خانەنشین دەکرێت، ئیتر تەمەنی ئەوەی هەیە کە بچێتە ماڵەوە و بەڕاستی پێویستی بەوەیە کە ئیسراحەتێک بکە. لە بەرامبەر و ئیسراحەتە موچەیەکی باشی پێ بدرێ بۆ ئەوەی بتوانێ بژێوی ژیانی خۆی و خێزانەکەی پێدا بکە. بەڵام موچەخۆران لە هەرێمی کوردستان دوای ئەوەی کە خانەنشین دەبن، موچەیەکی کەمیان پێدەدرێ و لە هەمان کاتیش لە کاتی خۆیان موچەکەیان پێ نادرێ. ئەمە سەرەڕای ئەوەی کە ژمارەیەکی زۆر لەوانەی کە ئەمساڵ خانەنشین بوون تا ئێستا موچەکانیان بۆ نەبەسراوە. لەگەڵ ئەوەی بڕیارێک دەرچوو کە خانەنشینانی هەرێمی کوردستان هاوتای موچەکانیان هاوتای عێراق دەکرێت. بە خۆشحاڵیەوە ژمارەیەکی زۆر لە خانەنشینان موچەکانیان 2 ئەوەندە و 3 ئەوەندە زیادی کرد. ئەمە جێگەی دڵخۆشی بوو بۆ خانەنشینان. بەڵام خۆ ئەم موچەیە هەموو مانگێ لە کاتی خۆی داوەری ناگرن. ئەو پارەیەشی کە ساڵانێکە ئەگەر لە موچە کۆیان کردبێتەوە لە ماڵەوە دایان نابێ، ئەوەش خورا. ئەگەر چاوەڕێی ئەوە بن کوڕوکچەکانیشیان یارمەتیان بن و لایەکیان لێ بکەنەوە، خۆ ئەگەر کوڕوکچەکانیشیان فەرمانبەر بن، ئەوانیش 2 مانگە موچەیان وەرنەگرتووە. بۆیە بابەتی موچە لە هەرێمی کوردستان لە ئێستادا پرسێکی گرنگە و بەڕاستی خەڵک هەمیشە لە چاوەڕوانی ئەوەدایە بزانین پرسی موچە بەکوێ دەگا و ئێمە چەند بەرنامەیەک تیشمان لەسەر ئەوە کردووە. بەڵام لەسەر و هەموو ئەوانەشەوە خانەنشینانمان لەبیر نەکردووە. دەمانەوە بزانین کێشە و گرفتی خانەنشینان بەکوێ دەگا، بیرمان نەچێ. ئێمە خانەنشینانی مەدەنی و سەربازیشمان هەیە. ساڵانێکە خانەنشینانی سەربازیش یاسای خانەنشینی هێزەکانی ئاسایش و ناوخۆ چەند جار خوێندنەوەی بۆ کراوە، چەند جار بڕیاری گرنگی لەسەر دراوە، بەڵام ئەوانیش بۆ خۆیان کۆمەڵی کێشە و گرفتیان هەیە و تا ئێستا بەدەستیەوە دەناڵێنن. دوای ئەوەی بڕیارێک دەرکرا کە 3 موالید لە هەرێمی کوردستان خانەنشین دەکرێت. ئەمە کاتی خۆی لەسەرم بابەتە وەستاین بەرنامەمان لەسەر کرد کە هەندێک فەرمانبەر هەبوو کە هێشتا 3 ساڵی مابوو خزمەتی وەزیفی بکە، بەڵام بە ناچاری بەپێی ئەو بڕیارە خانەنشین کرا. ئەوان شەرێک لە موالیدەکانی 62 63 و 64 بوون. 65یش ئەم ساڵ دەبێتە 6 ساڵ و دەبێت خانەنشین بکرێت. لە سیویکی 12ەوە ئەو 3 موالیدا بە ئیجباری خانەنشین کران، بەڵام ئەوە نزیک بە 7 مانە تا ئێستا موچەکانیان بۆ نەبەسراوە. ئەمە ژێکێکی ترە لەو گرفتانەی کە خانەنشینان لە هەرێمی کوردستان هەیەە. جا ئەم ئێوارێ لە فایل و دیاردەوە هەوڵ دەدەین بزانین کێشە و گرفتی خانەنشینان لە هەرێمی کوردستان بە سەربازی و مەدەنیەوە چییە، خۆیان لێرە ئامادەیان هەیە، خۆیان باز لە کێشە و گرفتەکانیان دەکەین بە هیوای ئەوەی کە لایەنی پەیوەندیدار بینەری بەرنامەکەی ئێمە بێ، دەنگی خانەنشینان بگاتە لایەنی پەیوەندیدار و هەوڵی چارەسەری کێشەی خانەنشینان لە هەرێمی کوردستان بدرێت. زۆر سپاس بۆ ئامادەبوونتان، بەخێر بێن، کاتی خۆتان بە ئێمەدا. مامۆستا سادق عوسمان کە بەڕێزیان وتەبێژی یەکێتی خانەنشینانن، بە سوپاسەوە ئەم ئێوارەیە لەگەڵ ئێمە ئامادەی هەیە. زۆر بەخێربێ، کۆمەڵێک میوانی تریش لەگەڵ ئێمە دەبن، دواتر لەگەڵ میوانەکانی تریشمان دەبین. سەرەتا من دەمەوێت بچمە لای مامۆستا عوسمان. مامۆستا سادق بەخێربێ. مامۆستا ئەمەوێت بزانم خانەنشینان لە هەرێمی کوردستان ڕەنگەوەی کە بینەری بەرنامەکەی ئێمە ئێستا بڵێ بە شێوەیەکی گشتی موچەخۆران گرفتیان هەیە لەسەر موچە و 2 مانە موچە دابەش نەکراوە، بەڵام لەسەر ئەوانەوە وەک وتمان، یعنی ئێمە خانەنشینانمان هەیە کە بەشێکی تەمەنی خۆیان لە خزمەتی وەزیفیدا سەرف کردووە. گرفتی ئەوان ئێستا چییە؟ بە ناوی خوای بەخشندەی میهرەبان، سڵاو و سوپاس بۆ بەڕێستان و بۆ بینەرانتان و سوپاس و سڵاوی تایبەتی بۆ ئەو برایانەی هێزەکانی ناوخۆ کە ئێستا وەستاون و پارێزگاری لە ئێمەکەن، دەستخۆشیان لە یەکەین، هیوادارین هەر ئاوا لە خزمەت میلەتەکەی خۆیان نابن. بەڕاستی کێشەی خانەنشینان لە هەموو سەرزەویە بگەڕێی خانەنشین ئەو کە خانەنشین ئەبێ تازە سەرەتای ژیانێکی تازەی دەست پێەکە، ئەحەسێتەوە خۆی تەرخانەکە بۆ کاری تایبەتی خۆی
بۆ گەڕانی خۆی بۆ بەدوای خولیاکانی خۆیان بۆ نووسین بۆ خوێندنەوە بەڵام لە هەرێمی ئێمەدا لێرەوە ئەمەوێ پێش لەوەیش ئەو قسێ بکەم بەدەسەڵاتدارانی هەرێم بڵێم ئێمە ئەم هەموو بەرنامە و کۆنگری ڕۆژنامەوانی و نووسین و لێدوان و قسە ئەەکەین و چوین سکاڵامان کرد لە محکەمەی ئیتیحادی و سکاڵاکەمان ئەلحەمدوللا بردەوە ئەمە هیچی بۆ ئەوە نییە تەنها عەرز و نمایشی بکەین و قسە بکەین ئەمانەوێ پێیان بڵێن کە ئێوە زۆر ستەمتان کردووە لە خانەنشینانی هەرێم خانەنشین وەکو جەنابەت ئاماژەت پێکرد تەمەنی گەنجی خۆی هەمووی سرف کردووە لە پێناوی خزمەتی ئەم خاک و خەڵکەیە باشە کاتێک کە تەمەنی ئەگاتە تەمەنی خانەنشینی پێویستە ئیتر بەحەسێتەوە کەچی لای ئێمە کە خانەنشین ئەبێت تازە کێشە دەست پێکات ئێمە خانەنشین ناحەسێتەوە بەڵکو هەر ناو بەناو وەکو چۆن میندا ئەنەی بۆ شتێک بتەوێت کە مینەکەی پێ بتەقێتەوە هەر ناو بەناو مینێک ئەتەقێتەوە بە خانەنشینانە و کۆمەڵێکی تر کێشە و گرفتیان بۆ دروستەکە تازەترینی ئەو کێشانە کە جەنابەت ئاماژەت پێکرد مەسەلەی موچەی تەوان ئێمە تەنانەت وامان لێ هاتووە خەریکە واز لە هەندێک لە موچەکانیشمانێنین کە لە ساڵانی ڕابردووە بە ناوی پاشەکەوت و لە 2023 سێ مانگ لەسەر یەک و لە 2024 مانگێک کە هیچ سەر و شوێنێکی دیار نییە خەریکە وامان لێکەن واز داوانەیش بێنین ئیتر بەڵام خانەنشین لە شوێنانی تر جگە لە موچەکە امتیازاتی تریان هەیە سەفەریان بۆ سازەکەن داشکاندنیان هەیە لە لای سەردانی پزیشک لە سەفەر و ئەوانە لە بلیتی تایاریان بۆ دائشکێنن ناو بەناو امتیازاتی تریان درێتی ئێمە ئەوانەمان هەموو لە بیر چۆتەوە کەواتە لە هەرێمی ئێمەدا خانەنشین ئەتوانم بڵێم مەغدورترین و مەغبوونترین چینن ئەلبەت هەموو گەلمان مەغدورە ئێستا بەداخەوە وە بە تایبەتی موچەخۆران کە ئەڵێن موچەخۆران یعنی بازار کەسابەت ژیانی هەموو عیلێک و هەموو ماڵێک بچۆ بازارەکان سیر کە ئەگەر گەشتیاری لێ دەرکەی بەڕاستی توانای کڕینی خەڵک کەم بووەتەوە بە شێوەیەک تەنها خواردنی ڕۆژانە نەبێ ئەویش بەم شێوەیە بڕ ئەویش دێتە کزی و نامێنێ ئەگینا خەڵک پارەی پێنەماوە لەبەر ئەوە بە تایبەتی خانەنشین چونکە تەمەنێکی هەیە ناتوانێت ئیش بکە و ئیشیش نییە یەک دوو زۆربەیان نەخۆشی درێژخایانیان هەیە بەهۆی نەخۆشیەوە دایمەر ئەبێ بە دوای دەرمان و دکتۆر و دەرزی و حەبوو ئەم شتانەوە بن ئەمە خاڵێکی تر خاڵستی هەم ئەوەیە کەوا هەموو مناڵیان گەورە بووە لە قۆناغی زانکۆ و لە خۆناغی خوێندنی باڵادان ئەمانە ئەو گەنجانە پێویستیان بە هاوکاری و پێویستیان بە پشگرتن هەیە ئەمە لە زۆرینەی ماڵی خانەنشینەکانە کە ئەتوانم بڵێم کەم خانەوادە هەیە لە هەرێمی کوردستان خانەنشینی تیانە بێ باشە سبەینێ تۆر سبەینی هەڵبژاردنە بە چ ڕوویەکەوێ ڕووەکەیتە ئەو خانەوادانە دەڵێ دەنگمان بدەنێ هۆ بەرپرسانی هەرێم هۆ ئەو لایەنانەی کە بەتەمان ئەم گەلە پشتگیریتان بکە بەڕاستی ئەگەر وا بڕوە درزێکی گەورە کەوتۆتە نێوان بەداخەوە ئەم قسەیەکەم نێوان دەسەڵات و خەڵک ئەتوانن لە ئێستایشە بەخۆیانە بچنەوە قسە بۆ ئەوە ناکەین ئێمە تەنها قسە بێ و بڕوە ئەمانەوێت ئەم پەیامیان پێ بگات وەکو وڵاتانمان بۆ ناکەن هیچ نەبێت لە دەوروبەرەکەی خۆمان با کەمتر نەبین ئێستایش موچە کە لە هەرێمی کوردستان دابەشەکرێ وەکو ساڵی 60ەکان و 70ەکان دابەشەکرێ یعنی کارەساتە خەڵک لە ریزی موچە وەرگرتنە ئەبورێتەوە گیان لەدەست ئەدا بە تەکسی چەند جارێک ڕوا بۆی ئەو ڕۆژە موچەکەی وەرگێ بەری ناکەوێ پارە نییە یعنی ئەمە حاڵی موچەینی خانەنشینانە لەبەرەوە بەڕاستی کێشەکانی خانەنشینان یەکجار زۆرن و یەکجار کەڵەکە بوون وەکو پێم وتی هەر ناو بە ناویش مینێکی تازە دێتە سەر ڕێگاکان وەکو مەسلەی ئەو موچەیە ئێستا جەنابەت باست چەند ماوەری دەکرد کرد کە بە ئیجباری لە ساڵی سەرەتای 2025 نێردرانە ماڵەوە بەبێ ئەوی پلانێکی پێشوەختە هەبێ پێش لەوانیش کۆمەڵی خەڵک کە لە ساڵی 2024 خانەنشین بوون حتا هەندێکیان هینیان بۆ کردن قەرەبووی ئەو چەرمانگەیشیان بۆ کردن کەچی لە کتوپڕێکا وەستانە من لەم ڕۆژانای لە هەڵەبجە بووم برادێکی خۆم بینیوتی مامەسا لە هەڵەبجە تەنها سێ کەسمان ئەو قەرەبووەمان وەردەگرت سێ کەس بەدەر بوون لەو قەرەبوو بۆوتی وڵات چونکە فریان نەکەوتوین معاملەکەمان زووبەرین بۆ خۆی وەستا یعنی قەرەبووەکەیشیان وەستان اینجا موچەی مانگی 8 و 9 و 10 و 11 زۆرێک لەو خانەنشینانەی ساڵی 2024 موچەکانن لە مانگی 12 قەتیس بووە لەگەڵ موچەی مانگی 12 هەموو موچە خۆرانی هەرێم کە نەدراوە مالعیلم
دەسەڵاتی کوردی خۆی اعترافەکە بەوەی کە موچەی مانگی 12 ئەمان ئەڵێن 440 ملیار هاتووە یەکاکەم 444 ئەوەندە ملیارە هیچ نەبێبی دە بە تەبقەی خانەنشین و بە تەبقەی ئەوانەی کەوا موچەکانیان زۆر نزمە ینی ئەوان 8 و 9 و 11 لەگەڵ مانی تا ئێستا بۆ نەدراوە هەرچەنە من دایم لە پەیوەندی بەردەوامم لەگەڵ بەڕێوەبەرێتی گشتی خانشینی لە لەگەڵ وەزارەتی دارایی ئەوان چیڵێن ئەوان دەڵێن کە بەڵێت داوای ناوەکانمان کردو و ناوەکانمان داوەتە ئیدارە و ئیدارە داوێت دەست ژمێریاری خەریکن شتێ بکەن بۆیان گرفتەکە لە هەرێمە یا لە بەخاوێ گرفتەکە تا ئێستا من قسەکەم و حتا موچەی ئەو ماغانەیش کە ئێستا لە مانگی 5 و 6 و حوتی هەرێمە ئەم ساڵە قەتیز بووە تا ئێستا گرفتەکە لە هەرێمایە بۆ چونکە لە مانگی 12 کە خەڵک موچەی قەتیز بووە لەوێ ئەو خانشینانە مانگی 10 و 11 و 9 و 8 و حوت و ئانە ئێمە هەموو وەرماگرتووە و موچەی ئەوانش هاتووە لە زمنی ئەو پارەی کە داوا کراوە لە وەزارەتی دارایی عێراق لەگەڵ ئەوە هاتووە بەڵام کە هاتووە موچەکان کەوتۆتە مانگی 12 ئیتر لێکدانەوەیەکیان نییە خەڵکی پسپۆر بەداخەوە دەست بەکار نییە خەڵکی دڵسۆز ناڵێم نییە بەس کە من یا دەستیان یا قسەیان ناخوا ئەمانە موچەکانیان ێ باشە خۆ تۆ مانگی 10 و 11 و 9 ئەمانەی بۆ هاتووە هیچ نەبێ ئەوەی کە هاتووە بیانەرێ با مانگی 12 وەکو ئێمە چاوەڕێ بکەن تاوەکو ئەم گرفتە حەلەبێ و ئەوانەی مانگی 1 و 2 3 و 4 و 5 و 6 و وابوو بە حوتیش لەگەڵیان هەندێک لە مانگی 5 هەندێک لە مانگی 6 هەندێک لە مانگی حوت لەوانەی ماوەڵی 62 63 و 64 و 65 ئەوانیش موچەکانیان لەم ماگانەی کە باسم کرد قەتیز بووە مالعیلم موچەی مانگی 1 و 2 3 و 4 بەلایکەمەوە لە بەغاوە لە زمنی ئەو بوجا هاتووە بۆ خانشینان ئێستا لە عێراق بەڵێ کە وەک ئەمان بۆ نمونە ئەو سێموالیدەن کە خانەنشین بوون تا ئێستا چەند موچیان وەرگرتووە تا ئێستا تەنها لەم ساڵە باباسکی تا ئێستا حەوت موچیان وەرگرتووە تا ئێستا حەوت موچیان وەرگرتووە ئەمان هێشتا بۆیان نەبەستووە ئەوان لە سەرەتای هەموو مانگەکە چونکە خانشین پابەندی نەماوە وە پارەکەیشی پەیوەندی بە بودجەی گشتیەوە نییە پارەی خانەنشینی حکوومەتی فیدراڵ لە سندوقی خانەنشینی ئەدرێکە ئەوان سنووقێکی تێر و تەسەل و تۆکمایان هەیە قەرزیشی لێ ئەکرێ سنووقەکەی ئێمەفوی لێکرا و هەردەمێکە لە هەرێمە نەماوە لێیشانە پرسی کووە ئەڵێن یانی ناتوانن جوابێکت بنەوە بەڕاستی کێشەکە ئێمە پارەکانمان لەگەڵ بودجەکە ئەدرێ لەگەڵ ئەوەی کە لە عێراقەوە دێ بەڵام ئەوان هەر لەبەر ئەوەی کە لە سنووقی خاننشینیانە چاوەڕێەوە ناکەن سەری مانگ بێت چونکە ئەوان هیچ پابندیەکیان لە ئەستوان نەماوە هەر لە 1 و 2 مانگی هەموو مانگەکە موچەی ئەو مانگیان بۆ بڕیارێک موچەی فەرمان خانەنشینانی هەرێم هاوتای عێراق کرا بەپێی ئەم بڕیارە بێت نابێت ئەو کاتێک کە خانەنشینێک لە عێراق موچە وەرەگرێ هەر ئەو ڕۆژە لە هەرێمی کوردستانیش خانەنشینێک موچەکەی وەربگرێ بەڵێ نەک هەر ئەوە بەپێی ئەو بڕیار بەڵکو بڕیارێکی دواتریش لە هەر هەمان دادگای ئیتیحادیەوە دەرکرا ئەڵێ چ بڕی موچە و چ کاتی موچە دەبێت لەگەڵ عێراقا هەموو خانەنشینانی هەرێم ئەڵێ هەموو موچە خۆرانی هەرێم لەگەڵ موچە خۆرانی عێراقا بدرێ بە تایبەتی خانەنشین چونکە وەکو عەرزم کردی خانەنشین هیچ نابێت چاوەڕێەوە بکە بوجە هات و نەهات باشە کاکە سادق کە ماگانە عێراق پارەی خۆی موچی خۆی ئەدات بە خانەنشینەکانی ڕاستەوخۆ دێنێرێت بۆ خانەنشینانی هەرێم و لێرە قەتیس ئەبێت یان ئەو بابەتە چۆنە ئەو کاتێک کە بەغداد موچەی خانەنشینەکانی خۆی ئەیە موچەی فەرمانبەر خانەنشینانی هەرێمی شەنێرێ عەرزم کردی یان ئەوان لە ئەوەی کەوتت ئەوان لە سندوقی خانەنشینی ماگانەی ئەوان جایە سەرچاوی موچەی ئەوان سندوقی خانەنشینیە ئێمە هێشتا گرفتەکە ئەوەیە سندوقی خانەنشینی لە هەرێمی کوردستان لە بینی حکوومەتی فیدراڵە لەسەر قەزیەی پارەی ناو سندوق خۆ ئەمانە ئێمە هەر دەستپانەکەنەوە کە ئەچنە بەداخەوە کە ئەچنە بەغا هەر ئەڵێن وڵا چی بکەین ئەبێ هاوکاریمان بکەن ئەبێ چاوپۆشیمان لێ بکەن ئەگەر نا لە ڕاستیتەوێ حکوومەتی هەرێم مولزەمە بەوەی کەوا سنووقی خانەنشینیەکەی پارەی ئەم چەند ساڵی ڕابردووی تیاابێ بەڵام کە نییە لە بودجێ گشتی ئەمان درێت ئێمە بۆیە فەرقی هەیە لەگەڵ بەغا ئێمە داوامان ئەوێ لێرە و لە ڕێی جەنابتانەوە لە ڕێی ئەم کەناڵە بەڕێزەی ئێوە کە کەناڵی بەڕاستی یەکێکە لە تەرەفەکانی حکوومەتداری لە هەرێمی کوردستانە داوا ئەەکەین لە بەڕێزان سەرپەرشتانی کەناڵەکەتان و هەموو کاربەدەسانی هەرێم داوا ئەەکەین کەوا لیستی خانەنشینان و دۆسی خانەنشینان جیا بکرێتەوە و لەگەڵ عێراقا بکرێتەوە بە یەک دۆسیە و موچەکانمان لەگەڵ عێراقا ڕێکەون کە بچێتە سەر سنووقی خانەنشینی عێراقی بۆ ئەوەی ئێمە نەکەوینە بەردەم ئەم هاتوونەهاتەی کە عیبە ئەوە شتێکی زۆر شوورەیە بۆ حکوومەتێک کە
کە ئاوا پاداشی ڕۆڵک یان وا دیارە هیچ خەمی ئەویان نییە چی کرابوو ئەم میلەتە و خەمی ئەویان نییە پاداشی خەڵکە بن و کەماندوو دەستخۆش من یەک ناوبڕی کورت وەرەگرم دواتر لە فایل و لەگەڵتان بەردەوامە بین. دووبارە سڵاوتان لەبێ ئازانم لەگەڵتان بەردەوامە بین ئەچینە هەولێر زۆر بەڕێز پرۆفیسۆر دکتۆر نەسرەت سابیر کە بەڕێزیان پسپۆری دارایی و ئابوورین بە سوپاسەوە لە هەولێرەوە لەگەڵمان ئامادەی هەیە. دکتۆر سلااوت لێبێ سپاس بۆ کات و دەرفەتی کە بە ئێمەت بەخشی ئەوەی کە بەڕێستان گوێبیستی بوون گرفتەکانی خانەنشینان لە هەرێمی کوردستان. ئەگەر چی ئێمە کاتێک بە شێوەیەکی گشتی باسی موچەخۆران دەکەین لە هەرێمی کوردستان دەزانین کە لە ئێستادا گرفتی سەرەکی موچەخۆران نەدانی موچەیە 2 مانگە موچەخۆران موچیان وەرنەگرتووە بەڵام لەگەڵ ئەوەشدا دەبینین خانەنشینانیش بە هەمان شێوە لە چوارچێوەی ئەو گرفتە و زیاتریش کێشەیان هەیە. ئەمانەیە بزانین هەموو ئەم گرفتانەوە بە تایبەت گرفتی خانەنشینان و موچەخۆرانیش بە شێوەیەکی گشتی گرفتەکە یەخەی هەرێمی کوردستان دەگرێت یان ئێخەی بەغدا دەکرێت. یعنی ئەم گرفتانەی کە باس کرا لە بەرنامەی فایل و دواتریشتی تر باس دەکرێت ئەم گرفتە لە بەغاوەیە یان لە هەرێمی کوردستان بابەتەکە بە چەق بەستوی ماوەتەوە. من نەچمەلای میوانەکانی ئێرەم بە زۆر بەخێر بن دووبارە ئەمەوێت بزانم گرفت و کێشەکانی ئێوە وەک خانەنشینان چییە بۆمان باسکەن. زۆر بەخێر بێ. پێشکی زۆر سپاس بۆ ئەم کەناڵە ڕازاوە جوانە شۆڕژگەڕا سپاس بۆ ئێوەش کام دەرفەتەتان بجان سپاسی گەورە و ڕێزم هەیە بۆ مامۆستا گەورەکانم یعنی ئێمە کە ئەفسەرانی پەروەردەی دەستی ئەم بەڕێزە زاتە گەورن هەمومان سپاسمان هەیە بۆیان بێگومان ئێمە قسە بکەین هەرچەندە بەڕاستی من شەرمەزارم مامۆستام ڕاوەسا بن قسە بکەم بەڵام ئەو گەورەتی خۆیانوان کات و دەرفەتین بە هەمووتان فەرموو بەڕێزم ئێمە خاننشین نەکەرخە دەردێکراوین وەکو مامۆستا سادق فەرمی نەک پلیشاوێت بەڵکو پشتگوێخراوین ئێمە بە تایبەتی ئەگەر سیر بکەیت ئاوڕێک بێتەوە لە زۆربەی ینی خاننشینان ئێستاکە لە بارودۆخەکان ینی خەریکەوامان لێ زەکات و سەرفترەمان پێ بشێت خەریکە وەکو ساڵانی لێ بێتەوە بڵێ گۆشت بۆ فەرمین ئێسقان بۆ فەرمان بەر ینی بەڕاستی ئەمە نەنجیە زۆر زۆر عیبە خەباتێکی دوور درێژ کرا بۆ ئەوە نەکرا کە بەو شێوە خاننشین وای لێ بێت خانەنشین ئەبێ هەموو وختێک ڕێز بێگرن وەکو مامۆستا ئاماژەی پێ لە هەموو شوێنەکان خانەنشین پێشەنگن لە پێش هەموو شتێکن مافەکانشان بۆ دەستەبەر کراوە من ناتوانم ئازارەکانی مامۆسایان و فەرمانبەران باسکەم بەڵام من وەکو ئەفسەرێک ئازارەکانی هێزەکانی ناوخۆ بازەکەم باشە بەڕێستان خانەنشینی سەربازی بڵێ 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 هێزەکانی ناوخۆ کە لەگەڵ خانەنشینە بن باوەڕکە موچەکانیان ئەبێ بە چارەک یعنی وای لێت کۆمەڵشتی لێکەنەوە جارێ مەترسی ژیان یەکسەر ئەی بڕن لە کاتێکە ئەفسەران هێزەکانی ناوخۆ ئەمانە ڕۆژانە ژیانیان لە مەترسیدا بوو کە لە کارا بوون بەڵام کە لە کار نەمان زیاتر ژیانیان لە مەترسیایە چونکە بۆ ئەگەر تا دوێنێکە لە واجیبا بووە خەڵقی حەزەری لێ کردووە چکە تاوانبار گیراوە ئەم نۆشکەشت گیراوە بە دادگای کراون ئەمانە ئەو کینیان لە دڵایە ئەجا لامان کاتە یەکسەر ژن نامێنێ لە ناو خاننشینە مناڵ نامێنێ یعنی ئەگەر بۆ حسابە بێت وەکو جاری پێشوو برای بەڕێزم کاکە شەق عادیل باسی کرد لە بۆ بنوویکی ترا یعنی کاکە من ژنەکانمان تەلاق نێەوە مناڵەکانمان نەخسۆتە مەیتە یعنی ئەمانە نامێنێت بڕوانامە تەنها لە دیبلۆم حسابە ئیتر ئەوان تر حساب نییە یعنی اینجا بەو شێوەی کە ئیساکە ژوەریەگرین وەڵاهی ئیتر نازانم مە ژیانێکی بەمرێ نەکمەژی بەژیمەبەندیتیانەمە هەر کسە بەمرەیە ئەگەر وا بڕات فترێکیکە لەوانەیە خاننشینان بە دووری مەزانە زۆر قڵقە بێت تەحمل نەمێنێت لەوانەیە تووشی ئینتیحار بێت من بەلای منەوە مسواز و برادرانی کەش ئەفسەران ئەگەر قسەی تریان هەیە دەستخۆش ئێمە سێ بەرگەمان هەیە کە داوایەکەن زۆر زەرورە ئێمە هەڵوەشاندنەوەی بەرگەکانی پێشوو کارکردن بە یاسای ژمارە 211 ئەگەر مایکەکە نزیک بکەیت تۆ سپاس دەکەم کارکردن بە یاسای ژمارە 211 ژمارە 9 2014 ژمارە 26 2009 بڕیاری دادگای فدرالی کە دادگای فدرالی هەموو بەرگە یاساکانیکەی لەغوو کردەوە وتی پێویستە حکومەتی فدرال و حکومەتی هەرێم بەم یاسایە ئیشکەن بەم سێ بەرگە یاسای ئیشکە ئەگەر وا بێت ئەوە لەوانەیە ئاهێک بێتەوە بەرەم هێزەکانی ناوخۆیان بەڵام بەخوا ئەگەر نەبێت لەوانەیە زۆر بە زمان خراپتر دەستخۆش ئەگەر مایکەکە بێ بە بەڕێزێکی تر فەرموو بەخێر بێت سەرەتا زۆر سپاس سڵاو لە کەناڵە پیرۆزەکەتان
زۆر سپاس. من پرسیارێکم هەیە باشە کێ ئێمەی بانک کرد بۆ ئێرە بڵێ بۆ بانکتان کردین سەبەبەکەی چی بوو باشە ئەگەر ئێمە داوای کۆبوونەوەکەمان کردووە با بزانم ئەگەر کورسات داوای کۆبوونەوەکەی کردووە با من هەربی ئێمە داوامان کردووە لەبەر ئەوەی کورسات کەناڵی خەڵکە و بەرنامەی فایل و دیاردەش هەوڵ دەدات ئەو فایلانەی کە کێشە و گرفتی لەسرە لە کۆمەلگادا بیخینە بەرچاوی لایەنی پەیوەندیدار بۆ ئەوەی هەوڵ بدرێت چارەسەری ئەو گرفتانە بکرێت ڕەنگە لەم بەرنمەی ئێمە و لەو داوەتنامەی کە ئێمە بۆ ئێوەمان کردووە بتوانین لایانی کەم گرفتی ئەو گرفتانی کە هەتانە بەشێکی چارەسەر بکەین دەستان خۆش بێ بەڵام دەبوو بڵێ بەرپرسێکی دەسەڵاتدارتان بێنە داتان نایە بۆی پرسیارەکان هەتا ئەم دقەی کە من لەگەڵ بەڕێستانە قساکەم دوو میوانم بەداخەوە کانسڵ بۆتەوە کە لایەنی پەیوەندیدار بوون و نایەنەوە لەسەر ئەو بابەتە قسە بکەن بەڵام خۆ ئەگەر نایەن ڕاستەوە خۆش لە بەرنمەکە قسە بکەن بە دڵنیاییەوە بینەری کورسات نیوزە بن و بەرنمەکەی ئێمە بینن باشە بینینی بەرنمەکە باشە بەڵام قەرار لێدانی ئایا قەراری لێ ئەدەن بڵێ چونکە ئێمە ژەمانە بزانین بڵێ دەدەن ئێمە ئێستا بەسەرهات زۆرە بیگەڕینەوە لەسەر ئەم مەوزوعانە باشە ستالین وەختی خۆی دەسو پێوەنەکەی چوونەتە لای پیان و تۆ توانە قوربان خەڵک زۆر برسیە زۆر بێتاقەتە زۆر ئەوەیە دووسێ جار چوونەتە لای توێتی مریشکێکم بۆ بێنن مریشکێکیان بۆ هێناوە بۆ ستالین کە مریشکەکان بۆ هێناوە مریشکەکەی داناوە تا تۆزێ برسی بووە دوایی هەرچی پەڕووباڵی مریشکەکە هەیە لی کردوتەوە ئەم مریشکە بەم هەموو ناڕەحەتیەوە دوایی تۆزێک گەرمی بۆ داناوە مریشکەکە چۆتە پاڵ ستالین و گەرمەکەشی خواردووە ئەمانە ئێمە والەیەکەن پەڕووباڵیان لێ کردوینەتەوە تۆ پێم ئەڵێ کاک ببوورە ناوی بەڕێزی حەسەن کاک حەسەن پێم ئەڵێ بۆ ئەوەنە دڵە گەرمە ئەزانی بۆچی دڵم گەرمە لەبەر ئەوەی کەوەها من ئێستا ڕەنگە وەزعم لە زۆریان باشتر بێ لە زۆربەی زۆری خانەنشینان باشتر بێ چکە من مدیر عامی تەقاعدم بە پۆستی مدیر عام تەقاعد بوو باشە بەڵام ئەبینم خەڵک هاوڕێی خۆم ئەبینم خانەنشینە ناتوانێت داواکاری مناڵەکەی جێبەجێکە ئەمەیە دڵگەرمیەکەم ئەجینا من ڕەنگە وەکو عەرزم کرد ینی ئەم هاواری کە تۆ ئەیکەی ڕەنگە بۆ خۆت نەبێ بەڵام چوار دەورەکەت ئەبینی بۆ خۆم نییە چونکە من خانوم هەیە سیارم هەیە سواز بۆخوا هەم ئەو پێداویستەکانی ژیانم هەیە بۆ خۆم نییە بەڵام واقع وایە بڵێ سارتەر ئەڵێ ئەمانە سارتەری ئیش لەگەڵ خەڵکاکەن سارتەر ئەڵێ ئکذب حتای سەدقوکە ناس درۆ بکە تا باوەڕ پێێنن ئەمە وای لێ هاتووە مۆسعی ئێمە مستەشاری حکوومەت یەت ئەڵێ تەواو موچە مشکیلەی نەما ئەمەی نەما ئەوەی نەما لە مەولا هەمومانە مشکیلە موچە لە کاتی خۆیان ئەدرێ وایش نییە دوێنێ شەو کاگاری هەرسین لەسەر تەلەڤیزیۆنی NRT با ناوی کەس نەهێنین بڵێ خۆ بتەشیر نییە باشە یعنی کە مقابلەکە ئەکەن لەگەڵ مقابلە کۆنەکەیانە اختلافی زۆرە جیاوازی زۆرە لەگەڵ مقابلەیەکە کە 6 مانگ لەمە پێش هەڵبژاردن کردویانە قسەکانیان جیاوازی زۆرە باشە ئەمە بۆ چی وامان لێەکەن بۆ وا لەم خەڵکە ئەکەن ئەم خەڵکە عەفوونکە ئەم خەڵکە کەمی کردووە درەنگ هاتووە کام لە ئێمە تەسحێمان نەداوە لە پێناوی ئەم زروفە کامە لێرا دانیشتووە شەقی نەخواردووە لە پێناوی ئەم زروفە جاکەواتە با من بچمەوە هەولێر ئەگەر دکتۆر نەسرەت گوێبیستی ئێمە بێ من پێشتریش پرسیارێکم کرد نازام تا چەند گوێبیستی من بووی دکتۆر یعنی ئەبینین خەڵک دڵی گەرما خەڵک قسە ئەکا لەبەر ئەوەی بەڕاستی یعنی خەڵک داوای سەرەتاییترین مافی خۆی ئەکا کە موچەیە ئەوەش وەسعی موچەکە بەم شێوەیە و خانەنشینانیش یعنی مافی خۆیانەکە بەو شێوەیە دڵگەرمیان هەبێ و داوای مافی خۆیان بکەن من پرسیاری ئەوەم کرد وتم گرفتەکان یعنی هەموو ئەم گرفتانەی هەیە هەموو ئەو هاوارانەی کە خەڵک ئەیکا هەموو ئەو دڵگەرمی کە خەڵک هەیەی گرفتە ئەساسیەکە لە ناوخۆ لە هەرێمی خۆمانە یان گرفتەکە بەغدادە و ئێمە شەڕ بە هەرێمە فرۆشی الو الو بەڵێ دکتۆر ئەگەر گوێبیستی ئێمەی ئەمانەوێت بەپرس بەڵێ گوێبیستی ئێمە بووی دکتۆر پرسیارەکە چ بوو بەزە
بەڵێ ئێستا جێم لێ دکتۆر باسمان لەوە کرد ئەم گرفتانەی کە هەیە گرفتی موچەخۆران لە هەرێمی کوردستان گرفتی خانەنشینان لە هەرێمی کوردستان گرفتەکە لە ناوخۆی خۆمانە یاخود بەغایە و ئێمە شەڕ بە ناوخۆی خۆمانە فرۆشین. بەڵێ لانەخان زۆر سپاس بەڕاستی ئەم نەو خانەنشینانە لە سەرەتادا جێبیستیان بوو بە تایبەتی کاک سادق مامۆستا سادق قسەکانی کرد یعنی مختصر مفید بوو ئێمە ئەلۆ 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 بەڵێ لانەکان جد لێمەوەنیە تەکنیکانی کە هەیە هەوڵبن بۆمان چاک بکەن چکە ئێمە هیچمان گوێمان لە یەکتکایە هەوڵبن چاکی بکەن برادران دکتۆر زۆر داوای لێبوردنەکەی ئێمە یعنی ئێمە پەروەردەی دەستیەوانی لەوانەیە مامۆستای وای لێبی لە سەرەتا سپاس بۆ کەناڵی کورسات هەردەم پێشنگ بووە هیوادارین ئەم جارێش هەر پێشنگ بێ داواکانمان قسەکانمان داواکاریەکانمان هەر لە ڕێگای ئەم کەناڵە پیرۆزەوە بگاتە کار بەدەستان بکاتە ئەو کەسانی کە پەیوەستن بە ئیش و کارەکانی خاننشین بلێرە وەکو ئەفسەرێکی خاننشین باشە ئەڵێم بۆچی کتابێ هات ئەوەڵ جار بسراوێک هات ئەم والیدانە هەموو خانەنشین گیرێت 64 65 بە دواییە ئێستا نازانم چی بەسەر هات باشە بۆچی هەمویان ئاماژیان بە نووسراوە یا و ئیشەکانیشان بۆ کردن ڕێکوپێکیشان کرد هەموو ئیشەکانیان بۆ تەواو کردن زۆر بەشیان معاشەکانیشان وەرگرت زۆر بەشیان ئیکرامەکەشان وەرگرت بۆچی ئێمەی ئەفسەر بۆچی ئاماژەیان بەم نووسراوە نەیە وەکو ئەوان خۆ ئێمە تازە هەر خانەنشینی ئەو بڵێ و نەڵێ وا بێ وانە بێ تازە خانەنشین چۆکم ئێمە دەستمان لە کار کێشاوە تۆ لەو موالیدانە بووی کە بە ئیجباری خانەنشین کرای لەو موالیدانە بووی کە دەبوو بە ئیجباری خانەنشین باشە تا 2 ساڵی تر بەتەمای ئەوە نەبووی کە خانەنشین نەخێر قوربان ئەگەر من ئەگەر وابوومە وایە ساڵی 2026 یەکی حەوت من تەقاعدمە بەڵام کەوتمە بەرەو لێشاوی کە ئەم موالیدانە بۆ شێوەیان لێکراوە داواکاریەکەمان زۆر کەمی کرد بەڵێ داواکاریەکەمان لێرە ئەمەیە نە ئیکرامێکەمانێنی نە معاشەکەمانێنی نە ئیش و کارەکانمان بۆکەن نە هیچ شتێک دیار نییە هەتا ئێستاکە ئەخیر جار کەی بوو کە موچەت وەرگرت ئاخر جار خۆی چیشمان نەکردووە هیچ شتێکمان موچەی خۆت کە وەرت گرت لەوەی خانەنشین بووی موچە وەرنەگرت مانگی 11 2024 تۆ ئەخیر موچەوە هەتاکو ئێستا بەم مانگی حوتەشەوە چینە مانگی هەشتی هیچ موچەیەکە وەرنەگرت ئیکرامیەکەشی وەرنەگرتووە بۆ جوابیان ناوینێتەوە تاکو چم معاشەکەم وەرگرم بۆ جوابی هەبووە نووسراو هەبووە بانگ کابڵێ وەرە و ئیشەکانتە ئاوا بکە و ئاوا بکە ئەوەشیان نەکردووە ئاخر ناکرێت لەم کاتەیە لەم وەختەیە یعنی ئەم خەڵکە هەمووی کری خانووی لەسەرە کری کارەبایە کری وەلیدایە خۆتان نزان گوزەران گرانە هەیە کری خانوەیە شخصی خۆم ڕاستە کرێنایەن بەڵام برادەرەکان کرێن فەرقی چییە فەرقی من و برادەرەکەم چییە ئەوانیش ماڵ و مناڵیان هەیە ینی بەڕاستی نەخۆشیان هەیە زۆربەی زۆرمان ئێستا من حالێن دووسێ عیلاجم هەیە عیلاجی گرانیش بەڕاستی یعنی ئەگەر نەبێ معاش نەبێ بچین بەچی بکەم اینجا دوای ئەوەش پیشەکەی ئێمە کە ئەفسەرین ڕێگە نادا بچین ئیشەشی کە بکەین وای لێکردی تازە بەسراینەوە ناتوانین بچین ئیشەکی دوای خانەنشین دوایەوەش بەم تەمەنەوە من چ ئیشێکی تر چی بکەم زان چی ئیشمەتی لە وڵاتانی ئەوروپا کە خانەنشین نەکرێن دەچن ئەم تەمەنەوە ئیتر ئیشیان نایە خۆ ئێمە هەمومان کە سوکارمان وتا لە خاریجە کەیێتەوە لە وەڵایم بە تەمەنم ئیشم نایەنی نایڵ ئیشکەم دوای ئەوە لە هەموو ئەوروپا و خەڵکیشمان هەیە لە خاریجە هەمویان لێنەوە باسی ئەماکەن تەنها خانەنشین لە کاتێکا خاننشین ئەکرێن ڕێزیان لێگیرێ وەکو مامۆستا فەرمووی زۆری امتیازات باس کرد لەو بارەوە حەز ناکەم دووبارەیەکەمەوە بۆچی یعنی خاننشین چییە نازانم خاننشین لە وڵاتە چییە چییە نازانم هەتا ئیشی پێەکەن هەتا کارەکانی پێتەواوکەن دوایی چی دێکن ئاوای نێرنەوە ماڵەوە نە معاملە نە ئیش نە معاش نە ئیکرامی نە هیچ شتێک داواکارم لە ڕێی ئەم کەناڵە بەڕێزەوە لە ئەم کەناڵە جوانەوە کە هەمدەم پێشنگ بووە هەمدەم لە ریزی پێشەوە بووە خزمەتی خەڵکی کردووە داواکاریەکانمان بگاتە لایەنی بەرپرس داوا لە وەزارەتی داراییەکەین داوا لە ئێرە لە خاننشینانەکەین بەشکم ئیشەکانمان بۆ بکەن بە دەنگمانەوە بێن ئەچین لای هەر کەسێک کە جواب نایاتەوە یعنی ئەمە خۆی لە خۆیان شتێکی زۆر ناخۆش باش دەستخۆش
زۆر سپاس فەرمو هەر لە شوێنی خۆتەوە کامێرەکەت لەسەر بەخێر بێ. دەستخۆشی ئەم بەرنامە جوانەتان لێ یەکەم زۆر سپاس. بەڕاستی کە بەرنامە ئەکرێت لەسەر خانەنشینان وەکەوەیە لەسەر هەموو موچە خۆران بکرێت چون خانەنشین چینێکی زۆر فراوانە تر بە شارستانی و سەربازی و پێشمەرگە هەمووی تایە بەڵام لە ڕاستیە من پێم خۆش بوو بەرپرسە نەهێناوە چون ئێمە چەندین بەرنامەی کەمان کردووە لە ڕوودا و لەکوێ بەرپرس هاتۆ دەسەڵاتی نییە لەبەرەوە من بەرپرسێ بەرام بەرم دانیشێ و دەساڵەتی نەوێن نەیە باشترە باشتر کە نەهاو باشتر کە نەهاو دەستان خۆش بێ و دەستی خۆش بێ ناتۆ چون وەڵامی پێ نییە ئێمە یەکێکمانەیە وەڵامی پێ بێ ئەمجا داواکاریەکانی ئێوە چییە تا ئەوان وەڵامیان پێ نەبێ ئەوەنە داواکاریەکانتان قورسە کەس نەتوانێت وەڵامتان باتەوە ئەمڕۆ وەکو بۆ بەبا ئەمڕۆ ه6 پێنجە لە دنیا نەبووە ه6 ڕۆژ بوو چەوەرنەگرێ کێشەی ئێمە و کێشەی فەرمانبەری یەک کێشەیە ئەگەر کوردستان بڕیارەکانی داگای فیدراالی وەکو خۆی جێبەجێکە من وەکی سیاستم نییە بە دەر لە سیاست قساکەم ئەگە بڕیارەکانی داگای فیدراالی وەکو خۆی جێبەجێکە ئەگەر یاسای بووجە لە 2014ەوە حکومە دیێرم سەدان وەفدەنێرێ ئیمزایەکە واژۆیەکە دوایی جێبەجێی ناکە کۆمەڵێشت ئەو وەختە ئێمە کێشەمان نامێنێ ئەنا و بە حەقەت لە یەکی حوتی 2024ەوە خانیشینان بە جێبەجێکردنی یاسای ژمارەنەوە وەزان باش بووە خانیشتنی شارستانی ئەو برادرانەی سەربازیش بە حەقەت یاسای ژمارەنەوە زۆر باشە بۆیان بەڵام تا ئێستا بە سەریانە بە ڕێکوپێکی جێبەجێ نەکراوە ئەوە بۆ تەهۆی کێشیانەیە خزمەتیان کەمە نازانم چی ئەتوانێت خزمەتەکە من حەقیوانم نییە ئێمە شارستانین بۆیە ئەوەی ئێمامەنێ حکوومەتی هێرێم ئەوەی کە ئێمە تێگەیشتن و ئەوەی کە من تێگەیشتم بەش بە حاڵی خۆم لەم هەرێمەی کوردستانە یەکەس باڵا دەسا ئێمە لە کاتی هەڵبژاردەکانی پێشووی سلێمانیا وتیان تەوتی نەکەین بەغا ئێسش لەم ماوە تایب سامیان بینیەوە و توێتی چۆن تەوتی نەکراوە تا ئێستا ئەمان ئەم عالەمان مەژغوڵ کردو بە هەژماری من با هەژماری منەکە ئێمە لە بەرنامەی کە قسەمان کردومەتمان ئەوەی کردوتانە ڕادەسی وەزارەتی دارایی عێراقی بکەن ئەوە تەوتینە و هەژمارە منەکەیشە لە کاتی خۆتانە موچە وەرگرن بزەبت حچۆنە بێ موچەکە وەرگری ئەتر ئێمە حتا ئێوارە ئەم بەردامانە بکەین و بڵێن مەسول نەهاتۆ فلان نهاتۆ ئەسەن سوودی لێ نابینین بە جێبەجێکردنی یاسا و بڕیاری دادگای فیدراالی هەموو خانەنشتینان سوودمەند دەبێت لەگەڵ فەرمانبەر و مامۆسا هەموو چنی تۆشەکان دەستخۆش زۆر سپاس فەرمو بەخێر بێ زۆر سپاس بۆ کورساتی ئازیز سپاس بۆ ئێوەش هەموو ئەم معاناتانەی ئەم برادرانە و کاک سادق باسیەکە هیچ شتێکی ناو نانرێ ئەوەی کە بەرامبەر خانشنان کراوە دزی نەبێ من پارەی کۆمەڵبووی لێبراوی ماگانەی خۆم کە لە لەسادەیە لێم بڕاوە ئەخرێتە سنووقێکەوە لەو ماوەی 25 ساڵەیە کە خزمەتم کردووە ئەخرێتە سنووقێکەوە بۆی کە خانشین بووم پارەی خۆم بنەوە تر من حەقم چییە بجا هەیە نییە بجا ئەبڕێ شەڕی سیاسیەکەنەوە تەسیم ناکە ئێمە پارەکەمان دزراوە کێ دزیوەتی حکومەتی هەرێم دزیوەتی بۆ یەخی عراقگرم یعنی هەر دەستبردن بۆ ئەو سنووقە هیچ شتێکی بیخیتە خانەی هەر ناوێکی ترەوە بە شەقی کاتە دەرەوە دزی نەبێ ئەمە دزیە و لە من کراوە لەو برادرانەمان کراوە کە 25 ساڵ یا هیوایە 40 ساڵ هەموو مانگە لە سا حوتی موچەکەی بڕاوە بەناوی سنووقی خانەنشینی بەناوی سنووقی ئێستا و پارێ دزراوە کاکە کێ دزیوەتی حکومەتی خۆمان دزیوەتی ئەو حکومەتێکە ئێمە لە شاخەواتینەوە بە حساب خزمەتی خەڵکەی من خۆمێکەکەم لەوانەی لەو شاخەواتومەوە زۆر پەشیمانم بۆچی خزمەتی خەڵکمان نەکرد خۆم هەرواز لێ بنە کاکە ئێمە هاتینەوە کوردستان بکەین بە بەهەشت بەڵام بەداخەوە کرمان بە دۆزەخ بۆ هەموو چیل و تۆشەکە ئێمە وا هاتینەوە خەڵک وایان خزمەت کردین لەو شاخە کە بینەوە ئاوا لە خەڵکەین یعنی بۆچی هەستەکەم دڵت پڕ بۆ کە قساکەی معقول نییە من بە معاشی خۆم کوڕ و کچێکم هەیە هەردووکیان خریجی کولیەن بەجود و مادووبوونی خۆم یەکی 10 ساڵە لە ماڵەوە دانیشتم بۆ ئەوە هاتینەوە وا بکەین ئەم هەموو خوێنەوارە بکرێ بە مۆزەف و تاین بکرێ و خوێنەوارەکان لە ماڵەوە بۆ ئەوە خەباتمان کرد من لێرەوە حکوومەتی هەرێمی کوردستان
بەدزی سەرەکی باخەڵی هەموو ئەو خانەنشینان ناوینە هیچ کەس دزی لێ نەکردوین حکوومەتی خۆمان لێ کردوین ئەو حکوومەتێکە خۆمان دروستمان کرد بە قوربانی ئەو دڵە پڕە بووم زۆر داوای لێبوردنەکە زۆر من نەمیست ئاوا دڵە پڕ بێ بەڵامی تر لە ئەسنای قسەکان تا ئێستاش بەڵێ ئێستاش ئەم وەزعوا ناڕۆ دڵنیام ئەم وەزعوانە ئێمە کە لە شا هاتینە خوارەوە خەڵک لە ناوشار ڕاپەڕی بوو کەسی ئێمە یەکەم ڕۆژ و دۆم ڕۆژی ڕاپەڕی نەگەشتێتە ناوشار خەڵک ڕاپەڕی بوو با نەگاتاوە زۆر زۆر سپاس هیوادارم نەگاتاوە زۆر زۆر سپاس دەستەکان خۆش بێ سپاس مایکەکەی لێ وەرگرن ئەگەڕێمەوە لاتان دواتر ئەگەڕێمەوە بۆ هەولێر دکتۆر نەسرەت من زۆر داوای لێبوردنەکەم بەڕاستی گرفتێکی تەکنیکی هەبوو لای برادرانەوە هەوڵدرێرە چارەسەر بکرێ ئاگاد لە تەواوی بەرنمەکە بوو لە قسەی میوانەکە لە هەموو ئەوانەی کە لێرە بوون یعنی خەڵک بە شێوەیەکی گشتی ڕاستە ئەمان لێرە خانە نشینن بەڵام قسە لەسەر تەواوی موچە خۆرانەکە لە هەرێمی کوردستان دڵپڕن ینی باس لەوە دەکەن کە ئێمە گرفتەکە لە ناو خۆماندایە لە هەرێمدا ئەم گرفتە هەیە بەڵام هەرێمیش باس لەوە دەکات کە دەیەوێت گرفتەکان لەگەڵ بەغدا چارەسەر بکە یعنی ئەم دۆخە تاکوێ ئاوا بەردەوامە بێت یعنی بەڕێز مامۆستا سادە قەندە قسەی کرد بەڕاستی یعنی ناخەژێن بوو کە دەڵێ خانەنشینان دەمانێت بحەسەینەوە بەڕاستی خانەنشینان ماندوو بوون لە ژیانی خۆیان ئێستا گەیشتینە ئەو ڕۆژەی چاوەڕێ مردن دەکەن یعنی ئەتوو لەم کات و ساتەدا دەبی پارەیان ڕادەست بکرێت لۆی مناڵەکانیان لە هەموو لە زانکۆ پەیمانگاکانن یعنی بەڕاستی زوڵمە خانەنشین وای لێ بکرێت ئەمە باسی حکوومەتی هەرێمی کوردستان و باسی حکوومەتی عێراق ناکەین جارێ عێراقی فیدرال کاوهای بەسەرەمە هینە خانەنشینانیشانەوەها و لە جیان ناینە کە هەمووی خەتای حکوومەتی هەرێمە ئەمە زۆر جارەیە قسە دەکەین لارەخان یعنی هەرچ قسەیەک دەکەین یان هاوڵاتی تووڕە دەبی لێمان یان حکوومەت یان ئۆپۆزیسیۆن یعنی بەڕاستی ئێوەیە قسە بۆ کەس نەکەی لەبەرەوەی خوای گەورە غەزەبی بۆ میلەتی کورد ناردووە بەڕاستی ئەگەر غەزەب نەبی ئێمە بۆ گەیشتینە ئەمڕۆژە کورد صاحبی کیانی خۆیتی کورد بزانە بەرەو چێ دەرێ هەنگاوینە ئێستا لە ڕاگەاندنەکان لە پێیجەکان ببینە چ لە کوردی دەکەنیانی کورد ئەوە نییە های بەسەر بێ ئێستامە ئەوانە لە بەغدا لانەخان با خانەنشینەکان با گیان لێ ئەمە بیوەڕاستی ئەمە کە قسە دەکەین پێش هەموویان باوکی من خانەنشینە باوکی من لەژێر شاشەی کەناڵەکان دادەنیش دەیگۆکەنجین ڕادبیمە زیاد دەبی کەی دەحەسەینەوە هاتە هەردوو چاوی لە دەستدا سوێن بەخوا هەردوو چاوی لە دەستدا باوکم چ قیمەتیە ئەو ژیانە کە باوکی من خۆی لەسەرەوەی دانا لە خانەنشینی چاوەڕێەوەی دەکرد کە پارەی بۆ زیاد بکرێت پارە زیاد کرا بەڵام ئێستا تەمەشا دەکەی بەغدا نە بە شریعەتی ئیسلامی لەگەرت دەکا شریعەتی ئیسلامی کاکە پێغەمبەر صلی الله علیه و سلم دەڵێ ئەعطی الأجیر ئەجره قبل أن نجف عرقه ئەوە کاری پێ ناکەن ویجدانیان ناجوولێ ئەبەد بە ئینسانیەت ناکەن ئەگەر تەمەشاکەن ئەمە هەموو پەروەردەی دەستی و خانەنشینانەینا مامۆستای ئێمەی تێدا لە سەرەتا دەرسی بە ئێمە گوتووە ئەو ئێمە بڕوانەمان بەدەستێناوە بەڕاستی شەرمەزاریانی نێمە بە شێوەی یاسا لەگەڵت ناکە لە یاسا ئەمە مادەی 12مان هەبوو لە یاسای بودجەی فیدرالی کە دوای دەرچوونی بڕیاری مانگا یعنی دادگای باڵای فیدرالی لە ژمارە 212 لە ساڵی 2022 هەر شتێک لە بەرژەوەندی میلەت و کورددا بێ ئەوانە بەجێی دادگای فیدرالیش ناکەنەوەوانە بەڕاستی یعنی کە تەمەشای دادگای باڵای فیدرالی لە مادەی 212 لە 2022 دەڵێ بە هیچ شێوەیەک ئاستەنگ دروست نەکەن لە بۆ موچەی فەرمانبەران و خانەنشینانی هەرێمی کوردستان باشە بۆ لە بۆ شتی خراپ بەجێی دادگای باڵای فیدرال دەکەن لۆ لە مەسلحەت بەجێی ناکەن یعنی ئەوە تەمەشاکە یاساش دەبەزێننەوەوانە ئەمە دەڵێن ئەگەر پارە ڕادستی حکوومەتی هەرێم بکرێتن دەبی بە زووترین کات ئەوەل جار چونکە ئێستا مامۆستا سادق بەڕاستی باسیەوەی کرد دەڵێ هیوادارم لیستی ئەمە جیا بکرێتەوە وەکو ڕۆژی قیامەتی لاتیە نفسی یعنی ئەمەش حەزمان لێ خانەنشین پێشی هەموو کەسێک موچەی خۆی وەربگری چونکی کەمە بڕی موچەکەیان زۆر کەمە یعنی موچەکەیان ڕادەست بکرێ هەمووی لە خەفەتان وەڵڵە هەمووی تووشی نەخۆشی بوون هەمووی تووشی تەنگ و چەڵان لە ماڵەوە یعنی کوڕەکەی لێ رازینێ تەمەشا دەکەی کچەکەی پێویستی بە پارەیە بەڕاستی یعنی فەساد لەو حالەتانە دەست پێ دەکا کاتی کە ئابووری دارما لە هەر وڵاتێک فەساد هەموو فەسادێک هەموو جۆرەکانی فەساد دەست پێ دەکا لە هەرێمی کوردستان ئێمە دارێکمان لە دەستە هەمووی پیسە
یعنی نازانی چێ لە خۆمان ڕازی بکەین ئێستا ئێمە گەیشتینە ئەوەی کە دەڵێن کاکە ئەمە 5 مانگە خانەنشین موچەی خۆی وەرنەگرتووە فەرمانبەر گەیشتە 4 مانگ وەلەبەر چاوی ئێمە بە نوێژی نیوەڕۆ موچەی خۆیان دابش دەکەن تەمەشاکە ڕۆژانە ئەعلان دەکەن دەڵێ موچەی مانجی 7 مان دابش کرد خوا بیانگری یعنی تەمەشاکە ئەمە موچەی مانجی 12 مان معلق مای تۆ لەو لای 5 و 6 و ئێستاش 7 دابش کرا خانەنشینانیش 5 مانگ ئەتو 5 مانگ یعنی بەڕاستی ئەمە زۆر جار هەیە دەڵێن کاکە پەرلەمان یعنی ئەنجومەنی نوێنەرانی عێراق دکتۆر ئەگەر تۆ گوێویستی ئەمیوانەکان ئەمان باسییان لەوە کرد کە ماگانەکە لە خدمەی وەزیفیا با بڵێن لە خزمەتی حکومەت تەماشا دەکەی تۆمەتبارە بە زۆر خانەنشینیەوە ئەمان لەسەر ئەوەیە سندوقی خانەنشینی ئێمە کوا بۆ لە سندوقی خانەنشینەکەی خۆم پارەکەم نایەنێ چۆن لانەخان بەڵێ 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 باسی سندوقی خانەنشینیەکەن دکتۆر ئەمان ئەڵێن بەغا لە ڕێی سندوقی خانەنشینیەوە خانەنشینانی خۆی جا کردوتەوە موچی خۆیان ئەدا ئەیکە ئێمەش مانگانە لە موچەکەمان بڕێکمان لێ بڕاوە بۆ خانەنشینی ئەو سندوقی خانەنشینیە کووە بۆ لە پارەی ئەو سندوقە موچەکانمان نایەنێ بەڵێ من باسیەوەم کردلانە خان تەمەشاکە ئێستا زۆر شتێ ڕاست و ناڕاست تێکەڵ بووە ڕاست و ناڕاست بەغدا هەموو تۆمەتەکان دەخاتە پار حکوومەتی هەرێم حکوومەت هێرێم دەبی بە شەفافانە بابەتەکەی چی بکاتەوە لە بۆ هاوڵاتیانی خۆی هاوڵاتیانی هەرێمی کوردستان بڕۆ ببینە هەر هەمووی یعنی سێ بەشی بە شێوێژی ترشی دەکاتەوە بابەتەکەی دەڵێت سوچی حکوومەتی هەرێمی کوردستانە ئەمە لێرە کە قسە دەکەین یعنی بەڕاستی بە شێوێکی محایت یعنی ئەمە قسە بکەین حکوومەت هەرێمی کوردستان هیچ نەمانەکە ئێستا ئاخر شت هەموو تەنازولێکی کردە بۆ بەغدا بەڵام بەغدا لێرە مەشاکلی دۆ دروست دەکاتەوە سەرکردەکانی حیزبەکان بە تایبەتیەوە حزابانەی کە لە ناوەڕاست و لە باشووری عێراق یعنی هەموو وەسیلەیەک بەکاردێنن لۆی دوژمنداری زیاتر بکەن لە مابینی هاوڵاتی هەرێمی کوردستان و حکوومەت لێرە دەبی کورد بەڕاستی هۆشداری هەبیتن لەو حالەتەی دەبی ئاگای لێبی یعنی لێرانە هەندێک شت هەندێک وەسایل هەیە بەکاربیانی حزبەکانی ناوخۆ ئۆپۆزیسیۆن ئەو دوو حزبە باڵا دەستا ئەگەر بەرپەرچیان نەدەنەوە دەست نەملیەک نەکەن بەڕاستی کاریسێ لە دوادێ یعنی وات لێ دەکات هەموو ڕۆژە مەشاکل لۆ دروست دەکات حکوومەتی عێراق عێراقی فیدرال ئەمە گوتمان کاکە ئێمە پارچەیەکی لە عێراق ئێکە پارچەیەکی لە عێراق ئەتوو بۆ موچێت ڕاگرتووە ئێمە بودجە مسادەقەی لەسەر کراوە چونکەوە ئیشی ئێمەیە ئەتوو بودجە مسادەقە لەسەر کراوە 12.67 باشە بودجە ئێمە موچەی لەگەڵا ئەتوو بودجەکەی ئێمەت بۆ ڕاگرتووە بۆ موچەکەی ڕادەست ناکەی هەموو شتێک باشە ئێستا کە بۆ ڕایگرتووە وەسایلە بەکاردەینی یعنی دڵی دوژمنەکان پێخۆش دەکا ئەوانەی کە وڵاتەکان ئیقلیمی بڕیاریاندا کە کوردی برسی بکەن بەڕاستی یعنی با ئەمە هەندێک ڕاشکاوانە قسە بکەین ئەگەنا ئەتوو بودجەمە مسادەقەی لەسەر کراوە بودجە کە مسادەقە لەسەر دەکرێت ڕۆتینی شتەکان دەبێتە شتێکی ڕۆتینی دەبی پارەکەی ڕادەست بکە بەڵام پارە ڕادەست نەکراوە لێرە بە درۆ دەلەسا ڕۆژێک دەڵێ من پارێ مانجی 12 ناردووە ڕۆژێک دەرێ لە کورتی داوە ئێستا ئەدی ئەو مانگانەی 5 و 6 بۆ ڕادەست ناکەی ئێمە خۆ بودجە هەرێمی کوردستان مسادەقەی لەسەر کراوە باشە دادگای باڵای حکوومەتی عێراقی فیدرال دەڵێ کاکە نابیست بربەستێک دروست بی پێش فترەیەک کۆبوونەوە کرا ساڵی 2025 کێشە تەواو هیچ کێشە نەما گوتیان ئەی بۆ دیسان سەری هەڵداوە ئەوانە هەموو وەسیلە بەکاردێنن بەڕاستی ڕزاتان لێ دەکەم یعنی ئەو هاوڵاتیانی کە جیان لە دەنجی ئێمەیە زۆر زار بەڕاستی خەڵکەکەش لەبەرەوەی تووشی نەهامەتی بووە بڕواشار بە قسەی ئێمە نەماوە خۆمە ئەمە لایەنی حزبی قسەمان نەکردیە ئەمە بەلایانی حەقیقەت و بەلایانی دارایی کە وەزیری دارایی دێتە سەر تەلەڤیزیۆن دەڵێ ئێمە ئەوەندە بندیوارەیان هەیە ئەوەندە خەڵکی ساختەیان هەیە ئەو ڕۆژە و سەرکردە دەڵێ موچەخۆری ئیرانی و تورکی و ئەویان هەیە سووریان هەیە کاکە هەندێک شتێ ئەست و ئەساسی نییە ئەمە لێرانە دەبینی زۆر هەڵوەسەی لەسەر بکەین تانە ڕاست نییە کە دەوترێ دکتۆر بەڵێ دەنگت قەت دەبی ئەم قسانە ڕاست نییە کە دەوترێ وەڵا دەنگت ناگا ئەو قسانەی کە باسیەکەیت کە بۆ نموناڵێ موچەخۆری توزانم نەتەوەکانی تر وڵاتانی تر لە هەرێمی کوردستان هەیە و موچە وەردەگرێ و ئەمەش حاڵی موچەخۆرانی خۆمانە ئەم شتانە ڕاست نییە لە هەرێمی کوردستان ئێمە موچەخۆری لەو شێوەیەمان نییە
ئەمە وتەبێژمان هەیە لە وەزارەتەکان وەزارەتی دارایی دەبی وەڵامیان بداتەوە ئەوانە دەچن کۆبوونەوە دەکەن کۆبوونەوە لە مابینی شاند و شاند کە دەکرێت ئەوانە بەعەلەنی دێن لە سەفحەکان یان لە تەلەڤیزیۆنەکانی خۆیان باز دەکەن سەرکردەی حزبێک دێ باز دەکاتن یعنی زۆر بەڕاشکاوانە قسە دەکات دەڵێوانە موسەخۆری مردویان هەیە یعنی هەیە کۆچی کردووە لە وڵاتانە لە ئەوروپا لەو زیانە دەژیە و موسەشی لێرە وەردەگری دیارە خۆیان زۆر کەمە ئەمە لێرە دەڵێم غەزەب هەموو عێراقی گرتوتەوە لەبەرەوە ئەو یعنی ئەو شتانێک کە لەوێ دەکرێت ئەو گەندەڵیە کە لە ناو عێراق دەکرێت نیوە لێرە ناکرێت بەڵام لێرە شتیان بەدەست کەوتووە ئەو مەشاکلێک کە لە نێوان حزبەکانی ناوخۆمان ڕوویدا ئەوان کۆستیانەوە ئێستا ئەوان یانسیبیان لۆ دەرچۆ لەوەی بێن مەشاکلی دروستکەن لە بۆ حکوومەتیما ئەمە ئەوڕۆ دێن دەستنە ملیەک دەکەین لەو لاش حزبەکانی ئۆپۆزیسیۆن بەڕاستی دژی حکوومەت ڕاوەستاینەوە هەندێک شت هەیە دەیانەوێت لەباری بن یعنی ئەمە پێمان ناخۆشە بەڕاستی ئەمڕۆ ڕۆژی وەیە یەک بگری کورد بە ئۆپۆزیسیۆنی نەمینێ ئەگەڕێمە وڵاتان با کاک سادق تۆزە قسەمان بۆ بکەو ئەگەڕێمەوە لای ئێوەش من بە سەریعی زۆر جوابت پێ بوو لە زۆر شتا لەگەڵ کاک دکتۆرە قسەمان یەکەگرێتەوە تەواوی وت باشە بەڵام خاڵێکی ودوتی نازانین کێ ڕازیکەین هەمووی گلەیەکە منەڵێم خوا ڕازیکە وجدانی خۆت ڕازیکە من بەنیزەت خاننشینانەوە قسەیەکەم من ناڵێم حکوومەتی عێراقی ئەو فریشتەیە تا ئێستایش ئافرین و بارەکەڵایەکمان بۆ ئەو نەکردووەکو مەسئولینی کورد کە ئەچنە بەغا هەموو شتێکیان بۆکەن و دوایش دێنەوە لێرە ئەیانەوە میلەتی ئێمە پڕکەن لە بغز و لە کینە بەرامبەر بە تەنانەت باسی کورد و عەرەبیان نەکایەوە جارویەکە ئەوە زۆر غەڵەتە قەت ئیمانم بە شتیوانیە بەڵام ئەڵێ قول الحق ولو على نفسك ئێمە وەکو خانەنشینان بۆچی یەخەی بەغا بگرم من لە 2014ەوە عێراق یاسایەکی دەرکرد کە ئینسافی خانشینانی کرد بە اعترافی هەموو شارەزاکان ئەڵێن جوانترین یاسای خانشینی بووە تا ئێستا لە تاریخی دەوڵەتی عێراقیە لە 2014 تا کۆتایی 2022 ئەمان نەمانتوانی بەرپرسێ ببینین دادوسکاڵی خۆمان ئەکرد کەس گوێ لێ نەگرتین کاکە ئێمەش خانشینین بۆچی موچەکانمان وەکو موچەکانی خانشینانی تری عێراق هاوتا ناکەن تا ئەوە بوو لە محکەمەی ئیتیحادی ئەو محکەمەی ئیتیحادی کە ئێمە پیانەڵێن محکەمەیەکی سەورە و ئیتیحادی و سەر بە عێراق و دژ بە کوردە و چی ئەو بڕیاری بۆ ئێمەی کورددا کە ئەبێ موچەکانیان هاوتای موچە ئەمە ئایا ئینصاف نییە پیاوە بێ ئینسان حەق بڵێ لە ژیانە قل الحق ولو على نفسك ئێمە دوای ئەوەیش کە لە محکەمەی ئیتیحادی ئەو بڕیارەمان بۆ درا پاش تقریبا 19 مانگ 20 مانگیکە اینجا هەرێم بە فشارێکی تری زۆر اینجا چۆ ژێرباری ئەوەی کەوا یاساکە جێبەجێ بکە ئەویش ئەوەندە ساڵانە یەک دوو مانگ نادا یعنی هەروەکویان موچە کۆنەکانمان بنێ لەبەرەوە ئەوە بەڵام حەزەکەم کۆمەڵشتی کە هەیە بە پەلە زۆر بە کورتی برادرانی ترمان خانەنشینان بێجگەلەوەی کە تۆ باست کرد کۆمەڵە مشکلی تریان هەیە ئەو بەڕێزانەی کە خانەنشین بوون دوو جۆر ئیکرامیە شمولی کردوون ئیکرامیەکیان هی مۆڵەتی کەڵەکە بوویان کە 6 مانگی بنەڕەتیە ئەلبەتە بە خۆشحاڵیەوە لە سلێمانی بڕێکی زۆریان وەریان گرت بەڵام پێم وایە لە هەولێر کەس وەری نەگرتووە تا ئێسا پرسیارەکەین لە دایرەکانی هەولێر بەڕێزینە ئەوانە خانەنشینی دایرەکانی ئێوە بوون ئەبێ خۆتان ئەو دایران باشە حکوومەتی هەرێم کە ئەو هەموو پارەیە لە داهاتی ناوخۆ بە ناوی مەسرەفی ناوخۆ بۆ حکوومەتی هەرێمگرلی داوەتەوە تا ئێستا باشە لەو پارەیە بۆ هەموو فەرمانگەکان نەبوو ئەو پاداشە بەوانە بدرێت کە نەیانراوەتێ تۆزێکی سعافی حاڵەتی مەعیشیەکردن ئەوە یەک دوو پاداشی دووهەم ئەوەی پێوترێ پاداشی کۆتایهێنانی خزمەت ئەوە بۆ هەر کەس 25 ساڵ و زیاتر خزمەتی هەبێ ئەوە عێراق ئەبێ بیدا بەڵام تا ئێساوە گرفت بۆ هەموو موچەکان ئەوە خاڵێکی تر بەڕاستی لە هەرێمی کوردستان بە پێی یاسا کۆنەکە کە لە هەرێما بەرکار بوو بۆ خانەنشین هاتوون 40 ساڵ و 45 ساڵی خەڵک زەربێ خەتێکی سووریان بەسەر هێنەوە لە خۆ بۆیان کردوون بە 35 ساڵ ئێستا بە پێی یاسای ژمارەنەوە هەموو ئەوانە مەغدورن داواکەی پیاچوونەوەیکی بۆ پێ نەڵێن و هەروان خزمەتی سەربازیش کۆمەڵشتی تری زۆر هەیە بەڕاستی دەستان خۆش بێت کاتی بەرنامەکەم هەر ئەوە نەبوو هیچ کاتم نەماوە زۆر بە کورتی سوپاس دەکەم چونکە ستۆدیۆی هەشتمان هەیە و ئەبێ بچینە لای ستۆدیۆی هەشت حکوومەتی عێراق نییە گلەیمان لە حکوومەتی خۆمان هەیە باشە لە یەکەم ڕۆژی تەعینی دەلامەکەەوە لە سەتا حوتیان لێ بڕیوە و پارەیە چی لێ هات ئێمە گلەیمان لەوەی حکوومەتی پچی لێ کردەوە بۆ لەوە عاشەنادا دووەم ئەم غڵەتەی کە ئێستا کردی و سێ موالی چوار مەرات بەسەرێکەوە تەقاعود دەکەون و کەس بەسەر کەسەوەنەوە هی ئەوەیە کە ئێمە لە 2014ەوە سەردانی حکوومەتی هەرێمی کوردستان
بۆ جێبەجێکردنی یاسای ژمارە 9 تا ئێستا زۆر بەپەلە بڕیارەکە جێبەجێکرا ئەگەر لە کاتی خۆیان جێبەجێی بکردایە نەسێ موالید بە یەکۆ تەقاع دەبوو نە خەڵکیش ئاوا دەستان خۆش بێ بە هیواین لایەنی پەیوەندیدار بینەر و گوێبیستی ئەم بەرنامەی ئێمە بوو بن کەمێک لە گرفت و کێشەکانی بەڵێ هیچ کاتم نەماوە زۆر ببورن بە هیوای ئەوەی کە بتوانین جارێکی تر بەڵێنتان پێم لەسەر ئەم بابەتە بەرنمەیەکی ترتان لەگەڵدا دەکەین و هەر گرفت و کێشەیەکتان هەیە لە ڕێی شاشە جوانەکەی کورسات نیوزەوە بە لایەنی پەیوەندیداری دەگەینی سپاس کە بینەرمان بوون تا بەرنامەی داهاتوو بە تەوەرێکی نوێ بە ئێوەی ئازیز دەگەینەوە شاد و بەختەوەر بن.